لە ئێستادا پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی بەڕێوە دەچێت کە یەکێکە لەو پێشەنگایانی پێشوازیەکی زۆری لێ دەکرێت لەلایەن خوێنەرانەوە و لە زۆرێک لە شار و شارۆچەکانی ترەوە سەردانی پێشەنگا دەکرێت و یەکێکیش لەو ناوەندانی کە بەشدارە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ناوەندی زەهاویە بۆ لێکۆڵینەوەی فکری کە یەکێکە لەو ناوەندانەی ساڵانێک کە خزمەتێکی زۆری کردووە لە بواری لێکۆڵینەوە و چەندین بەرهەمی تایبەتیان هەیە و پێشەنگاش ئەم ساڵ بۆ خۆی هەمەڕەنگیەکی پێوە دیارە و دەوترێت زیاتر لە 250 ناوەندی چاپ و پەخش لەوێ ئامادەیان هەیە و چەندین کتێب بە زمانەکانی تریژ لەوێن و گرنگە کە لەم نێوەندەدا بزانین ئەو ناوەندانە کامانن کە متمانە پێکراون و ئەو ناونیشانانی کامانێ بتوانین لێوە بدەستی بهێنین. ناوەندی زەهاویش خۆشبەختانێکێکە لەو ناوەندانی کە ئامادەیان هەیەوە ئەم ساڵ بە کۆمەڵێک بەرهەمەوە لەوێ لە پێشەنگا ئامادەن بۆی ئێمەش زیاتر دەربارەی ئەوان بزانین و بزانین ئەم ساڵ چ نیویگەرەیەکیان کردووە دەچینە لایەن و گفتوگۆکەین کە ڕاستەوخۆ لە پێشەنگاوە لەگەڵمانان. میوانێکمان هەیە و لێەوە کە ئەویش بەڕێز مامۆستا غەفور تاهیرە سەرپەرشتیاری خانی زەهاویە لە پێشەنگای کتێب. مامۆستا سڵاوی خوات لێبێ و کاتت باش. گەر ناساندێک بکەینەوە بۆ ناوەندی زەهاوی یان ئەگەر وەکو بیرخستنەوەیەکیش بێ بۆ ئەو کەسانی کە زۆر دەربارەی ناوەندەکەتان نەزانن. لە ئێوە و لە بینەرانی پامیش بێت ئێمە وەک سنتەری زەهاوی سنتەرێکی ناحکومی لە ساڵی 2011 دروست بووە. سنتەرێکە جگە لە چاپکردنی کتێب دەیان سیمینار و کۆڕی هەیە تا ئێستا 6 کۆڕی گەورە و 3 خولی کردووەتەوە و 7 کتێبی چاپ کردووە، 7 کتێبی توێژینەوەی چاپ کردووە و 180 کتێبیش بە زمانەکانی کوردی و عربی و ئینگلیزی و فارسی چاپ کردووە. ئەم سنتەرە سنتەرێکی ناحکومیە زیاتر گرنگی بە فکر و بە تایبەت فکری ئیسلامی و بابەتی پەروەردەیی و بابەتی فکری ئەدا. ئەم سنتەرە شوێنێکی لە سلێمانیە و هەروەها لەگەڵ کتێبخانەی ڕێوەنیان بەشدارە لە کتێبخانەکە یان یەک کتێبخانەیان هەیە و ئەمساڵ بە شێوازێکی جیا بەشدار بووین لە پێشەنگای سلێمانی بۆ خولی حوتەم. زۆر باشم مامۆستا ئەگە باسێ بکەیت چەندم ساڵتانە وەکو سنتەری زەهاوی بەشداری لە پێشەنگای سلێمانی دەکەن و هەروەها بەرهەمەکانتان کە بەردەستە بۆ خوێنەران بەرهەمەکانتان چین و بە چەند زمانیش لەلاتان بەردەستن؟ ئێمە ئەم ساڵ حوتەم بەشداریمان کردوانی لەوەتی کە مارەزی سلێمانی کراوەتەوە لەگەڵ هەولێرە ئەمە بەشداری ئەو کتێبانی کە ئێستا لامانە نزیکەی 50 کتێبە و 5 ناونیشانی نوێ و تازەمان بۆ ئەم بەردەستە بۆ ئەم پێشەنگایە. ئەو کتێبانشی کە هەمانە کتێبی فکری و زانستی و فەلسەفی بەتایبەت ئاینین. ئەوە کتێبەکانمان کتێبێکی زۆر باشن بەتایبەت بۆ خوێنەرانی ئاستبەرز کە ئەو خوێنەرانەی زۆر جدین لە خوێندنەوە یا چکە کتێبەکانی ئەمە بە زۆری توێژینەوە زانستیەکانن یان ئەو کتێبانن کە لە زانایانی کورد زانە ڕەسەنەکانی کورد و بە نووسیوانە یان ئەو کتێبانن کە لە عەرەبی و زمانی ئینگلیزی و زمانی فارسیەوە ڕێکێڕان کراوە بۆ زمانی کوردی. کتێبەکانی ئێمە داشکانێکی باشی لەسەرە لە ڕێژەی لە 150 داشکاردنمان بۆ کتێبەکانمان کردووە کە کەم ناوەندێک لە پێشەنگا ئەو داشکاندنەی کردووە. لەبەر ئێمە سنتەرێکی قازانجنەویستین بۆ ئەوی بتوان خوێنەران بتوانن بە ئاسانترین شێوە بە کەمترین نرخ کتێبەکانی ئەمان دەستکەوێت. ئەگرێتەوە بە داشکانی لە 150 خود دیاری کراوە. بۆ سەرجەم کتێبەکانە جگە لە 3 کتێب یعنی سەرجەم کتێبەکانمان کە نزیکەی 50 بۆ 60 ناونیشانە بۆ سەرجەم کتێبەکان لە 150 بەڵام نزیکەی 3 کتێبەش لە 135 بۆ لە 140 ماوە کردووە. باشە مامۆستا ناونیشانی ئێوە لە پێشەنگاکە کوێ گەر کەسێک بێ سەردانی ئەم ناوەندەکەی ئێوە بکات؟ ئێمە هەر لە داخڵبوونی پێشنگاکەوە کە بەدەستی ڕاستاییتە ناوە بە ئەی6 لەوێ بەشدارە بین یان نێتوانی بیدۆزیتەوە زۆر بە ئاسانی کەیتە ناوە بەدەستی ڕاستە چەند ناوەندێکە بڕی ئەمە لەوێ ئەنجا بە گەورەیش فلێکسەکەمان هەڵواسیوە کە لە 150 داشکانمان بۆ بەرهەمەکانمان هەیە.
باشە مامۆستاوەکەوەی ئاماژەت پێکرد کا بە درێژایی پێشەنگای کتێب هەر لە یەکەم ساڵی و هەتاوەکو ئێستا بەشداریتان کرد ئەزمونێکی باشتان لەگەڵ پێشەنگای نێودەوڵەتی کتێب هەیە لە سلێمانی. باشە پێمان بڵێ جیاوازی پێشەنگای ئەم ساڵ لەم ماوەی چەند ڕۆژەیە کە کراوەتەوە جیاوازەکەی چیە لە ساڵانی پێشتر؟ وڵی بە بڕای من پێشەنگای ساڵانی پێشتر تا ئێستا قەرەباڵختر بوو و پێشەنگای ساڵانی پێشوو کتێبە عەرەبیەکانی زیاتر بەشدار بوون. ئەم ساڵ بە نزیکەی ئەوەی پێشەنگا پێش خراوە اینجا ڕێکلامێکی کەمی بۆ کراوە لە تەلەڤیزیۆن و کەناڵە ڕاگەیاندنەکانەوە ئەمەش تا ئێستا کاریگەرێکی نەرێنی لەسەر پێشەنگا هەیە بەس ئیشەڵا بۆ ڕۆژانی داهاتوو باشە بێت پێشەنگا. زۆر باشە مامۆستا بەڕێستان تا چەندێک بەدەم خوێنەرانەوە لەوەی کە بتوانن ناساندنێک بکەن بۆ چاپەکراوەکانتانیان ئەوە تا ئەگەر کەسێک هاتە ئەوێ پرسیاری هەبوو ئەو لەوەی ئەو کتێبە بدۆزێتەوە کە ئێوە ئەتوانن هەماهەنگی لەگەڵ خوێنەرانتان لەوێ دروست بکەن و بە پێویستی ئەوان ئەو کتێبانە و ناونیشانانە دەستەبەر بکەن. ئێمە وەک سەنتەری زەهاوی خۆی هەرکردنەوەی پێشەنگاش بۆ ئەوەیە بتوانین ڕاستەوخۆ خوێنەران بە کتێبەکان ئاشنا بن بە نووسەرەکانی ئاشنا بن بتوانن لە دەستی یەکەوە کتێبەکان کەڕن. ئێمە هەوڵماناو بۆ شێوازە بێ بتوانین خوێنەری ئازیز و خۆشەویست ڕاستەوخۆ بتوانێت بگا بە کتێبەکانمان و ئێمە لێرە ناونیشانی هەموو زۆربەی کتێبەکانمان خوێنوەچەوە و لامانە هەر بەڕێزێک کەیت کتێبەکانی پێناسین ناوڕەشی کتێبەکانی پێناسین اینجاوەکو بۆ ئەوەی بە شێوازشی ئاسایی کتێبەکەی بۆ هەڵەبچڕین و پێڕستی کتێبەکەی نیشانین بۆ زۆر جار بۆ بە ناونیشانی کتێبەکە هەڵ لە خەڵەت زۆر جار وایە خوێنەرە کتێبەکە کڕیباتەوە ماڵە لە بریانم کرا بریا شتێکی کەم کرا. ئێمە پێشتر هەوڵی ناساندێکی گشتی بۆ بکەین بۆی بتوانێت بە باشی کتێبەکە ئاشنا بێت. ئەو کاتێککە ئاشناش بوو ئینجا لە 150 داشکانەکەی بۆ بکەین. ئێمە هەماهەنگێکی باشی خوێنەرانین و لە خزمەت خوێنەرانیان بە شێوازێکی باش و چاک لە خزمەتیانن هەشتێکشیان بیوە یان هەر ناونیشانێککە بێ لە هەر ناوەندیچکە هەبێ ئێمە ئاراستەیەکەین بۆ ناوەندەکەی تر. باشە مامۆستا باسێک لە ناونیشانە تازەکان بکەی وەکو باست لێوە کرد ئێوە ئەمساڵ 5 بەرهەمی نوێ 5 کتێبی نوێ بەردەستە بۆ خوێنەران ئەگەر کەمێک ئاماژیان پێبێ ناونیشانەکانیان چین و باس لە چی دەکەن؟ وڵای یەکەم کتێبێکیان لە ئەنگەری مەعریفیە ئەوەی عەبدولوهاب مەسیریە کە وەکو خوێنەران باشەی ناسن زۆر بیرمەندێکی زۆر گەورەی عەرەب و موسڵمانانە باسی ئەوە کە ئەو کتێبە ینی مەعریفە ئێستا بە زۆری کەوتوتە ڕۆژ ئاواوە هەر توێژنەوەکی زانستی هەر بابەتێکە نووسێ ڕۆژ ئاوا داگیرێکە یان هەر بابەتێکە نووسێ ئەگەر بە پێی بیرکردنەوە و فکری ئەوان نەبێ قبوڵیان نییە. ئەم کتێبە کتێبێکی زۆر نایابە کاک بنار وەری جێڕاوتە سەر لە زمانی ئینگلیزی و وەری جێڕاوتە سەر زمانی کوردی کتێبێکی زۆر باشە. کتێبی دووەمان کتێبی ئەتڵەسە بە زمانی عەرەبیە. ئەو کتێبە کتێبی ئیسماعیل ڕاجی فاروقیە یەکەم دامەزرێنەی پەیمانگای جیهانی فکری ئیسلامی کە کەسێکی عەرەب و بەڕەشەڵک فەڕەنسینیە و لە زۆربەی وڵاتان ژیاوە و پاشان لە ئەمریکا پەیمانگای جیهانی فکری ئیسلامی دانا و لەوێ شەهید کرا لەگەڵ خێزانەکەیە. ئەمە ئەتڵەسێکی زمانی بە زمانی ئینگلیزی نووسراوە بەس کەسێک هەستاوە توێژەرێک هەستاوە خوێندنەوەی بۆ کردووە بە شێوازێکی جوان ئەم کتێبەی ڕێکخستووە. کتێبێکی کەشمان هەیە هزری سیاسی ئیسلامی ینی ناساندنی ئەو هیزرە سیاسیانەی کە لە ئیسلام ئەمە کتێبێکی زۆر نایابە و بتوانێت ئەو هیزرە ئیسلامیانە بە شێوازێکی ڕاستەوخۆ و بە شێوازێکی باش هەڵسەنگاندن ناسادیان بۆ لە بیرروبۆچوونی کەسێکەوە هیزرە ئیسلامیەکان نەناسی بەڵکو ڕاستەوخۆ لە خودی موسڵمانانەوە لە خودی سیاسەکانەوە بیان ناسی. کتێبێک کەشمان هەیە ئەویش هەر بە چاپمان گەیانوە خودناسی و ئایندەناسیە. ئەو کتێبە بتوانێت لە خۆ چۆن ئەناسی ئەمە زۆر گرنگە تەقریب کتێبێکی گەشە پێدانیە خۆت بناسی پاشان بتوانی ئایندەش بناسی چکە ئێمە گەر خۆمان ناسی ئایندەمان ناسی ئەتوانین بەرەو پێش بڕۆین. باشە مامۆستا کۆمەڵە کتێبی کۆش ئەف و کۆمەڵە کتێبی کەشمان هەیە زۆر باشن. کتێبی پەروەردەی مانەی فەتحی مەلکاوی کە زۆر باسی هزری پەروەردەی ئیسلامیە کە ئەوش ئەوەیە ئێمە سەرچاوی پەروەردەمان لە چۆیە پێویستە یەکەم لە قورئانەوە بێ قورئانی پیرۆز کە بە
یقرا دەستی پێکرۆ سوەتی قەلەممان هەیە پاشان بە فەرمودەکانی پێغەمبەر سەلامی خوای لەبێ پاشان بە بیر و وەچوونی زانایان اینجا بە فکری ڕۆژئاوا و ئەوانەی کە لە ڕۆژهەڵات ئاسیا و یابان ئەوانە بەشدار بوون بتوانین پەروەردەیەکی تەندروست وەرگین یعنی پێویست ناکات ئێمە پەروەردەی هاوردەمان هەبێ بەڵکو پێویستە پەروەردەیەک بێت لەسەر بنەمای کولتور و ئاینی خۆمان گونجاو بێ کتێبی کەشمان هەیە ئەویش هەر زۆر بەناوبانگە مەبەستەکانی شەریعەتە ئەویش کتێبی جاسر عەودەیە ئەویش کتێبێکە زۆر بەناوبانگە باسی مەبەست و مانەکانی حکمەتی قورئان و فرمودەی پیرۆزی پێغەمبەر دوودی خوای لێکە ئەم پێکە بە عەرەبی پێوتێ مەقاسیدی شەریعە ئەم کتێبە باشەکەی و جیاکردنەوەی لە کتێبەکانی مەقاسید ئەوەیە کتێبێکی زۆر زانستی و زۆر پراکتیشیە و ئەتوانێت ئێمە بناسیێنێ بە هەموو مەدرسەکان بەیەکەوە و چۆن بتوانین ئەو پێنج خاڵی کە پێوتێ مەبەستەکانی شەریعەت کە پاراستنی ئاینە و پاراستنی ژیان و پاراستنی ماڵ و سەرۆت و سامانە لەگەڵ شەرەف و ئەمانە چۆن لەگەڵ وەچە چۆن بتوانین دیدێکی فراوانتری بۆ بکەین لەگەڵ زانایانی کۆن و زانایانی نوێبی گونجێنین لە ئەرزی واقعە مامۆستا ئەو زانین کە دەنگۆیەکی زۆر بڵاو لە ساڵانی پێشترا فرۆشی کتێبە ئاینیەکان و ئیسلامیەکان زۆرتر بۆ لە بابەتەکانی دیکە ئەوەکو ئێوەش وەکو سنتەری زەهاوی زۆربەی بەرهەمەکانتان لە بابەتی ئاینی و ئیسلامی و فکری ئیسلامیە ئایا فرۆشی کتێبە ئیسلامیەکان و ئاینیەکان لە لای ئێوە بە چاو کتێبەکانی دیکە بە هەمان شێوەی ئەو دەنگویانە بوو کە لە ساڵانی پێشووتردا هەبووە کە کتێبی ئاینی و ئیسلامی پرفرۆشترین بووە؟ کتێبی ئاینەکان هەر لەبەرەوەی خوێنەری ئاینیمان زۆرە ئەو گەنجانەی بە تایبەت کە زیاتر لە ئێستایان زیاتر بەلای بابەتە ئاینەکان ئاچن چونکە زانن وەڵامدانەوەی زۆر کێشە و گرفتەیە لەم سەردەمەیە لە ئەنجامی ئەو جەنجاڵی مرۆڤایەتی تێکەوتووە مرۆڤیش بە دوای مانە بە دوای مەبەست بە دوای هێمایەگەڕێ ئەمە زۆر گرنگە لە کتێبەکانی کە زۆر جار مانا و مەبەستێکە بەدەستەوە بەس کاتیە بەس کتێبە ئاینەکان بەگشتی کتێبێکن ئەتوانن وەڵامی پرسە ئاینی و دنی و دنیاەکان بنواتە پرسی دنیا و دواڕۆژ بەیەکەوە بنەوە ئەمەش لەکە لە خوێنەران بتوانن زیاتر بخوێنەوە و گەنجە مسلمانەکانی زیاتر گرنگی بە خوێنەوەن لەوەی سەرقاڵی بابەتی تەکنۆلۆژیا یان بابەتێکی تەرفیهی بن لای ئێمە کتێبەکان بەگشتی ئاینین یعنی فکری و ئاینین کتێبەکانمان بەگشتی فکری و ئاینین لەخوا خوددا بە زیابێ ئێمە هەر کتێبمان خوێنەری خۆمان هەیە خوێنەرەکان ئێمە خوێنەری تایبەتین کتێبەکانمان زۆر باشی سەرفە بێ و ساڵانش کتێبەکانمان فرۆشی زۆرە زۆر باش مامۆستا باست لە هەندێک شت کرد بەڵام تا چەندێک گەنجانی ئێمە ئێستا حەزیان لە بابەتی لێکۆڵینەوەیە چونکە خۆمانە زانین بابەتی لێکۆڵینەوەیە بابەتێکی زۆر گرنگە بەڵام تۆزێک بە وشکدانرێ و گەنجی ئێمە زیاتر بەلای حەزەکە ڕۆمانە بچێ بەلای بابەتی گەشە پێدانە بچێ فێربوونی زمانە یان جۆرێک لە زانستەکانی ترە ئایا ئێمە توانین بڵین تاکی کوردی بەرەبەرە خەریکە لەگەڵ لێکۆڵینەوە زانستیەکان لەگەڵ کتێبە فکرەکانە خەریکە ئاشتە بێتەوە بەرەبەرە خوێنەری ئەمەشمان بۆ پیا بووە؟ ئێمە وەک سنتەری زەهاوی بڵین ئێمە مەبەستم سنتەری زایی خۆیەتی چکە ئەوان سنتەری زەهاوی زۆر هەوڵێکی لە 2011 دامەزراوە بە تایبەت بۆ ئەمە دامەزراوە کە بتوانێت تاچی کورد ئاشنا بکە بە کتێبە فکری و توێژینەوەکان چکە بەڕاستی کتێب زۆر بەربڵاو بووەتەوە لە ناوەندەکان سیرەکەی ناوەندێکی زۆر کراوەتەوە ساڵانە و ڕۆژانە چەندەها هەزار کتێب لە جیهانە چاپەکرێ ئەمەش زۆر جار سەر لێ شێواوی بۆ تاچێک دروست کردوە سێرێکە لە هەمان فکر لە هەمان بابەت کتێبەکە خوێنێتەوە پێچەوانە یەکترن لەبەرەوەی ئەم کتێبانە زیاتر بابەتی توێژینەوە نییە زۆر جار بابەتی ڕای نووسەرە یان بابەتی لایەنداری بەلایەکەیە سنتەری زاوی هەستاوە بە کردنەوەی سیمینارات و کردنەوەی دەورات و خولو پانێڵ و ئەمانە هەوڵداوە وردە خوێنەران ڕابێنێ کە بتوان بابەتە زانستیەکان بابەتە توێژینەکان زیاتر خوێنەوە بۆ ئەوەی زیاتر ئاشنا بن بە فکری ڕاست و دروستی ئاینی و زانستیش. مامۆستا هیچ چالاکیەکتان نییە بۆ پێی کە خۆتان چەندین پانێڵ و سیمیناری جیاوازتان لە ناوەندەکەتان کردووە لە پێشووتردا؟ مەبەستی لە پێشنگا لە پێشنگا بێت دکتۆر سەباح دوێنێ پانێڵێکی بوو ئینشەڵا بە ڕۆژانی داهاتووش ئەوەش تەقریبان نەکەوێتە سەر ستافی ئیدارەی پێشنگاکە خۆی ڕێژێخا
بەڵام دوێنێ دکتۆر سەباح پانێڵێکی هەبوو پانێڵێکی باش و چاکی هەبوو ئیشەڵا بە ڕۆژی داهاتوو ئینشەڵا هەوڵێن بزانین پانێڵێکمانە بێت لەسەر ناسانی کتێبەکانمان. مامۆستا غەفور پرۆژەی داهاتوو بەرهەمی نوێی سنتەری زەهاوی لە چەند مانگی داهاتوو یان بڵین بۆ ساڵی داهاتوو هیچ بەرهەمی تازەستان هەیە و لە بەردەستا هەیە؟ وڵی ئەوەی کە لە بەردەستە ئەو پێنج کتێبێک کە گەڕاوەتەوە بەڵام بۆ داهاتووی ئینشەڵا کتێبی باشتر و چاکترمانە بێ ئەمەش کاریگەری هەیە لەسەر خوێنەران چکە ئێمە وەکو سنتەری زاوی هەوڵێن کتێب هەتا کتێبی نایابتر و کتێبی باشتر بخینە بەردیدی خوێنەران و هەوڵێن شێوازی چاپ و شێوازی وەرەقە و بەرجی کتێبەکە باشتر و چاکتر بێ بۆی خوێنەر بتوانێت بە ئاسانی و کتێبەکان بخێنێتەوە و سوودی لێ ببینێ ئینشاءڵڵا. مامۆستا ڕۆڵی نووسەران و توێژەران وەرگێڕان لە ناوەندی زەهاوی چییە؟ تا چەندێک ئەوان بە شەکلی گرنگن لە ئەم پێشەنگایە لە پێکەوهێنانی و کۆکردنەوەی ئەم بەرهەمانێکی ئێستا لە پێشەنگا هەن و دەکرێت بڵێن لە داهاتووشدا کار لەسەر چەندین کتێبی ناوازەی تر ئەکەن؟ وڵی وەک سنتەری زەهاوی ئێمە چوارچێوەیەکی دیاریکراومانەیە پێویستە لە دەو چوارچێوە دیاریکراوە لانێ یعنی تۆ ناتوانانی هەموو کتێبێک وەرجێڕی هەموو کتێبێک چاپ بکەیت بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئێمە ئەوانەی بەتایبەت وەرجێڕەکان یان نووسەرەکان زۆر جار خۆیان ئاراستی کتێبەکان دیارێکەن ئەڵێن ئەم کتێبە هەیە خوێنمانەچەوە ئەزانین بۆ کۆمەڵگەی کوردی بۆ ئێستای کۆمەڵگەی مرۆڤایەتی زۆر گرنگە ئێتر سنتەرەکە پیاچوونەوە بە کتێبەکە کاگەر بزانێت کتێبەکە لەگەڵ بیر و بۆچوون و فکری ئەوە گونجاوە هەوڵەیە بە کتێبەکان وەرجێڕێ بەتایبەت کتێبەکانی پەیمانگای جیهانی فکری ئیسلامی کە کتێبی زۆر باش و نایابیان هەیە و کۆمەڵێک ئەو کتێبانی کە بابەتی فکری و پەروەردەی و کۆمەڵایەتین یان دەرونین ئەمانش ڕۆڵێکی کارایان هەیە ینی ئێمە هەج زۆر جار کە خوێنەریش ئاراستی کتێبێکمانەکان نمونەڵێ ئەم کتێبە زۆر باشە ناوەند پیاچوونەی پێکە ئەبێ ناوەڕۆکەی بە باشی بخوێنێتەوە بزانێت ئایا ئەمە زیانی نییە بۆ خوێنەر بۆ کۆمەلگا یان چکە زۆر جا تۆ کتێبێک وەرە جێڕی لە ناو کتێبەکە ناوەڕۆژێک بەشێکیە سێرەکەی چەند سوودی لە خوێنەرگیان و دەوەنە زیانی پێگیانەوە کاتە زۆر گرنگە پیاچوونەوە بە کتێبەکانەکە سنتەری زەهاوی کۆمەڵێک دکتۆری بەڕێز پیاچوونەوە بە ناوەڕۆژی کتێبەکەیەکەن ئەگەر لەگەڵ بیر و بۆچوون و ئەفکاری سنتەرەکە بگونجە بڵێ لە خزمەتی خوێنەرانان و لەگەڵ وەرگێڕەکانیشە هەماهنگژیمان هەیە. مامۆستا باسێک لە گرنگی ئەم جۆرە پێشەنگایانە بکەیت و هەروەها فستیڤاڵ و کۆڕ و هەربابەتێکی دیکەشکە هەیە بۆ خوێنەران و بۆ کتێبدۆستان ئەنجام ئەدرێت بەتایبەت بۆ خوێنەران و هەروەها بۆ ناوەندەکانی بڵاوکردنەوە و چاپەمەنیش گرنگی ئەم جۆرە پێشەنگایانە چییە؟ وڵای لە پرسیاری کۆتایی دەست پێکەم یەکەم بۆ ناوەندەکان ئەوەیە بتوانن کتێبێکی باش بخەنە بەردیدی خوێنەران و فرۆشێکی باشیانە بێ یەکەم پەیامێکی گرنگە چکە کە تۆ کتێبە فرۆشی نەبێت زۆر بڵێن زۆر کتێبخانەکان ناتوانێت کتێبی کە چاپ کاتەوە لە پرسیارەکانی کەسی دەست پێ کرد ینی کردنەوەی پێشەنگا کارێکی زۆر یەک بۆ خوێنەر کار ئاسانیە ئێستا تۆ کتێبێک دەوێت ئینگلیزی یان عەرەبی لە وڵات عەرەبیەکان تا دەست دەکەوێت ئەگاتە دەست ئایا هەمان کوالێتی هەمان نرخە بە چەند ئەگاتە دەست تۆ کتێبەکە لە بەردەستە سێرەکەی بە دەیان چاپ دەیان دەستگا تۆ کتێبێک دەیان دەستگا هێناوێتی چاپەکانی جیاوازە نرخەکانی جیاوازە ئەو کاتە خوێنەر واکە خۆی بتوانێت کتێبەکە کڕێمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە کە سێرەکەی سنتەرەکان یان ناوەندەکان ئاشنا یەکشرە بن سێرەکەی پەیوەندێکی کۆمەڵایەتی لێوان کتێبخانەکان تۆ کتێبخانەی لە سووریا لە میسرە لە ئەردەنە لە وڵاتێکی ئەوروپیە سێکی ئاشنا بێ بەیەکتر اینجا ئەو کاتە خوێنەر بە ئاسانی ئەتوانێت لە ئانیگەکو پێشتری ئاماژەمە لە دەستی ڕاستەخۆ لە دەستی یەک کتێبەکە کڕێ بڵێن ناوەندی ئێمە خۆیەت لە دەستی یەک لە ناوەندێکچکە ڕاستەخۆ لە ناوەندەکەەوە کتێبەکە کرا و کاتە داشکارنێکی باشیە و زۆر جار خوێنەر سێرەکەی ینی ونە بێک بە چ کتێبە گەڕێ ئەو کاتە لە ناوەندەکانە کەسانی چایە کە ئاڕاستیانەکە ئەڵێم کتێبە ئێمە باسی ئەمە ناوەندی چکە باسی کتێبەکانی خۆیەکە ئەمەش کاراسانێکی زۆر بۆ خوێنەرانەکە بتوانێت بە ئاسانی کتێبەکانی دەستکەوێ و بە نرخێکی گونجاویش. مامۆستا غەفور لە کۆتایی ئەگەر پەیامێکت ما بێت و بۆ ئەو کەسانی کەیانەوێ سەردانی پێشەنگا بکەن و سەردانی ئێوە بکەن ئەگەر شتێکت هەبێ سپاس دەکەین و ئێمە کۆتایی بە تەورەکەی بەڕێستانەوەین.
وڵی زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەیام، زۆر سپاس بۆ بینەران. تاکە شتێکەمانە ئەوەیە کتێب لە دووتێک شارستانی لە دووتێ کتێبایە. ئێمە گەر بمانەوێت کۆمەڵگەیە گۆڕین پێویستە لە کتێب و لە کتێبخانە و لە قوتابخانەوە دەست پێ بکەن، چکە دوجار ئێمە پێویستە ئەم کۆمەڵگەیە بەرەو ئاراستێکی باشتر بەرین. کتێبی ژێشێکە لەو شتانەی بەتایبەت ئەو کتێبانەی کە ئاراستەی خوێنەر بەرەو باشی ئەبەن زۆر گرنگە و ئێمە پێویستە لەسەر خوێنەران هەوڵ بن تا ئەم دەرفەتەی چەند ڕۆژی ماوە سەردانی پێشنگا بکەن بۆ ئەوی بتوان بە باشترین شێوە ئەو کتێبانی کە دڵخوازی خۆیانە بیکردن و زۆر سپاس بۆ و زۆر سپاسیش بۆ بینەرانی بەڕێز. بەڵێ سپاس بۆ مامۆستا غەفور تاهیر سەرپەرشتیاری خانەی زاوی لە پێشەنگای کتێب کە لەگەڵمانە بوو. سپاس دەکەین مامۆستا. سپاس دەکەین.